پەیامی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیست ئێران بە بۆنەی نزیکبوونەوەی ساڵی نوێی زاینی 2026 لەگەڵ نزیکبوونەوە لە کۆتایی ساڵی زاینی 2025 و هاتنی ساڵی 2026 سەری ساڵی نوێ لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی ئازادی خواز و یەکسانی خواز لە سەرانسەری جیهان بە تایبەت کرێکاران و زەحمەتکێشان، بێکاران، ژنان، لاوان، کۆچبەران و پەنابەران و سەرجەم بێبەشان و ستەملێکراوان پیرۆزبایی دەکەین. هیوادارین ساڵی داهاتوو ساڵێکی پڕ لە یەکگرتووی، خۆڕاگری، ڕێکخستن و دەستکەوتی بەرچاو بێت بۆ زۆربەی هەرزۆری کۆمەڵگا، واتە بۆ ئەوانەی کە لە ژێرگوشاری هەژاری هەڵاوەردن و شەڕ و سەرکوت دادەژین. ساڵی 2025 زاینی جارێکی تر نیشانیدا نەزمی زاڵی جیهانی کە نەزمێکی پشتبەستووە بە کێبڕکەی زلهێزەکان، قازانجی سەرمایە و دام و دەستگای نظامی، جگەل لە نائەمنی و ئاوارەی و ماڵوێرانی بۆ خەڵکی ئاسایی هیچی تر بە دیاری ناهێنێت. شەڕ و کوشتار لە ناوچە جۆرا و جۆرەکانی جیهان لەوانە لە ئۆکراین و فەڵەستین بەردەوام بوو. لەم شەڕانەدا قوربانیانی سەرەکی نەک هەر دەوڵەتەکان و سەرمایەداران و چاوسێنەران نین، بەڵکو مرۆڤی ئاسایین، کرێکاران و زەحمەتکێشان، منداڵان، ژنان، بەسەڵەچوان و ئەو توێژە کەم داهاتەی کە ماڵ و کار و داهاتوێن بەبارم تەگیراوە. شەڕ ژیان لە خەڵک زەوت دەکات و هاوکات دەبێتە بیانویەک بۆ ئەمنیەتیکردنی کۆمەڵگا. سنوردارکردنی ئازادیەکان و بەهێزتربوونی دام و دەستگای نظامی و هەواڵگریەکان. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژێمی ئیسلامیدا دەستگای سەرکوت بێ و چەند کاری کرد و ژمارەی ئێعدامەکان پەرەیسن. سیاسەتێکی کە نیشانەیەکی ڕوونە لە قوڵبوونەوەی قەیرانەکان و بێتوانایی دەسەڵات لە وەڵامدانەوە بەداواکاریەکانی خەڵک بەبێ پەنابرنە بەر ترس و تۆقاندن، توند و تیژی و تۆڵەسەنەوە لە کۆمەلگا بەرەو پێش ناچێت. لە سێدارەدان، زیندان، پەروەندەسازی، سەرکوتی ناڕزایەتیەکان و گوشار خستنە سەر هەڵسوڕاوانی کرێکاری، ژنان و لاوان لە زومرەی ئەو ئامرازانن بۆ پاراستنی نەزمێکی کە لەسەر بنەمای هەژاری و هەڵاوەردن و بێمافی دامەزراوە. هاوکات لە هەندێک شوێنی جیهان شاهیدی سەرهەڵدان و بەهێزبوونی ڕەوتگەلێکی ڕاستی تونڕە و شێوە فاشیستی و دژە پەنابەری بووین، لە ئەمریکاوە تا مەجارستان، لە شیلیەوە تا ئەڵمان و وڵاتانی تر. ئەم ڕەوتانە هەوڵ دەدەن تووڕەی و بێزاریە کۆمەڵایەتیەکانی سەر چاوەگرتوو لە نایەکسانی، هەڵاوسان، نائەمنی پیشەی و دابەزینی خزمەتگوزاریە گشتیەکان بکەنە تۆوی ڕق و کینە و ڕەگەزپەرستی و کۆچبەران و پەنابەران وەک هۆکار و سەبەبکاری ئەو دۆخە بناسێن و تاکەکانی کۆمەڵگا لە بەگژ یەکتردا بکەن. ئامانجی وەقیعی ئەوان ڕوونە کە ئەویش بریتە لە پاراستنی دۆخی ئێستا لە بەرژەوەندی سەرمایە و خاوەنهێز و دەسەڵاتەکان بەبەر تەسەکردنەوەی ئازادیەکان، لاوەزکردنی ڕێکخراوە جەماوەریەکان و بەهێزکردنی دام و دەستگا و ئامڕازەکانی سەرکوت. بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەو شەپۆلە بەبێ دیفاعی لێبڕاوانە لە مافی یەکسان بۆ هەموو مرۆڤەکان، بەبێ لە بەرچاوگرتنی نەتەوە ئاین و ڕەگەز و باری نیشتەجێبوون ممکن نییە. بەڵام ئەوەی لە ساڵی 2025دا بەرچاو بوو تەنیا بابەتی شەڕ و سەرکوت نەبوو. لە بەرامبەر ئەم تاریکیە و ڕۆژڕەشانەدا مرۆڤایەتی پێشکەوت و خوازیش دەستە و ئەژنۆ دانەنیشت و لە زۆر شوێنی جیهان کاردانەوەی ئومێد بەخش بێگات. لەوانە ناڕزایەتی لە دژی شەڕ و داگیرکاری، خۆڕاگری لە دژی ڕەگەزپەرستی و بڵاوکردنەوەی تۆوی ڕق و نەفرەت، هەوڵدان بۆ داگۆکیکردن لە مافی کرێکاران و موچەخۆران و هەروەها خەباتی ژنان و لاوان لە پێناو ئازادی و یەکسانیدا، هاوکات پێکهاتنی هاوپشتی و هاوسەوزی نێونەتەوەی لەگەڵ قوربانی سەرکوت و هەڵاوەردن دەریخست کە هێشتا ئیمکانی تێکشکاندنی دێوارەکانی سەر سنوور و ترس و دووبەرەکینانەوە بوونی هەیە. ئەم ئەزمونانە ئەوەمان بیردەخەنەوە کە مێژوو تەنیا بەرهەمی بڕیاری دەسەڵاتداران و گەمەی دەسەڵات نییە، بەڵکو خەبات و هۆشیاری و ڕێکخستنی جەماوەریش مێژوو دەخوڵقێنێت. لە هەر شوێنێک جەماوەرتوانی بێتیان سربەخۆ لە دەوڵەت و بلۆکەکانی دەسەڵات لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەشی خۆیان یەک بگرن، ئاسۆیەکی ڕوون و هیوا بەخش بەڕوویان داکراوەتەوە. ئێمە لە سەروبەندی سەری ساڵی نوێدا بە پشتبەستن بەم هیوا و هێزە کۆمەڵایەتیە ئاوەتە خوازین کە ساڵی 2026 ساڵێکی باشتر بێت، ساڵێک بێت لە بەرژەوەندی خەڵکی ستەملێکرا و چەوساوە
ساڵی پاشەکشەی شەڕخوازان و ستەمکاران، ساڵی پەرەسەندنی هاوپشتی و هاوخەباتی مرۆڤایەتی و چینایەتی، ساڵی پتەوکردنی ڕێکخستنە سربەخۆکان و بەرگریکردن لە مافی ناڕزایەتی و مافی مانگرتن و ژیانێکی شایستە و هەروەها ساڵی هەنگاونانی ڕاستەقینە بەرەو ئازادی، دادپەروەری کۆمەڵایەتی و یەکسانی و ئەمنیەت بۆ هەمووان. کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران 28 دیسەمبەری 2025 زاینی هاوتی بە فرانباری 1404 هەتاوی.